جیهان لە چاوەڕوانی یاریەکانی جامی جیهانیدایە و سبەی ڕۆژی پێنجشەممە فیکەی دەستپێکی یاریەکان لە یاریگای شاری مەکسیکۆ لێدەدرێت. هەروەها ڕۆژی هەینی هەڵبژاردەی ئەمریکا یەکەم یاریخۆی لە گروپی دی بەرامبەر بە پاراگوای لە یاریگای لۆس ئەنجلس دەکات. گۆڵچی هەڵبژاردەی نیشتیمانی ئەمریکا گەشتبینە بە یاریەکە و لەو بارەیەوە گوتی: پێم وایە ئامادەکاریەکانمان لە 2 هەفتەی ڕابردوودا بێوێنە بوون. سنتەری ڕاهێنانی ئەتلانتا زۆر ناوازە بوو. توانیمان دووبارە کۆ ببینەوە، دوای ماوەیەک لە دابڕان خۆمان ڕێک بخەینەوە و بە خەندەوە بۆ ئەو ئەرکە قورسە ئامادە بین. یاریزانی ناوەڕاستی یاریگا جۆ سکێڵی هاوڕا بوو لەگەڵ هاوڕێکەی و پێی وایە کە تیمەکەیان دەرفەتی باش و گرنگی لە پێشە. ئەو کامپی ڕاهێنانەش کە لە 2 هەفتەی ڕابردوودا بەڕێوەچوو هەنگاوێکی گرنگ بوو بۆ خۆڕەخستنەوەی هەڵبژاردەی ئەمریکا. بەڵێ پێم وایە هەموو شتێک باش دەبێت. لە مانگی 11 ساڵی ڕابردووشدا یاریەکمان لەگەڵ پاراگوای کرد، بۆیە بە باشی یەکتر دەناسین. یاریەکە باش بەڕێوە چوو، دەمانەوێت هەمان نزمون دووبارە بکەینەوە. بابەتی هاندەرانیش لە بەرژەوەندی ئێمەیە. ئەم جامە بۆ هەڵبژاردەی ئەمریکا دەرفەتێکی مێژوویە. وەرزشوانان پێیان وایە کە ئەمریکایەکان دەبێت هەر لە دەستپێکی یاریەکانەوە دەست بوەشێن و هێزی خۆیان نیشانی هەڵبژاردەکانی دیکە بدەن. کاتێک ڕۆژنامەوانان لە کریستیان ڕۆڵدانیان لەو بارەیەوە پرسی، ئەویش بەم جۆرە تێڕوانینی خۆی خستە ڕوو. بەڵێ منیش پێم وایە کە ئەمە زۆر گرنگە. زۆر خۆش دەبێت ئەگەر هەر لە سەرەتاوە گۆڵ تۆمار بکەین. پێم وایە گەر بە بەهێزی دەست پێ بکەین و بتوانین یاریگا لە 15 خولەکی سەرەتادا کۆنتترۆل بکەین، ئیتر کارمان تەواوە. یاریەکەی ئەمریکا بەرامبەر بە پاراگوای سبەی کاتژمێر 9 شەو بە کاتی ئەمریکا و بەرەبەیانی ڕۆژی شەممە بە کاتی کوردستان دەبێت. کات ناوەستێت و با چاوەڕێ بکەین و ببینین ئاخۆ چێ دەبێتە ئەسپی ڕەشی ئەم مۆندیالە. هیوا سەلام، دەنگی ئەمریکا، واشنگتن.